سڵاتان لەبێت ئەم کاتتان باش بینانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی کەشوەری لە سنە و کرماشان لە سدارەزانی سێ بەندکراوی کورد لە زیندانی کەراج وەرگرتنی خەڵەتی سەخارۆڤ لەلایەن محەممەد ساڵاح نیکبەخت پارێزەری بنەماڵەی ئەمینی سازبوونی مەترسی لەسەر گیانی قوتابیانی گوندی تاڵەبەران لە شوێشە گواستنەوەی سەعدوڵڵا ڕەسوولپۆر بۆ زیندانی بۆکان ئەگەری لە سدارەزانی قوربانیەکی هاوسەرگیری مناڵی لە زیندانی قەرچاک و کۆبوونەوەی دژبەرانی شەڕ لە بەرزەم کۆنگرەی ئەمریکا. درێژە هەواڵەکان کۆبوونەوەی خانشینکراوانی کەشوەری لە سنە و کرماشان ڕۆژی سێشەممە 21 سەرماوەزی 1402 خانشینکراوانی کەشوەری لە شارەکانی سنە و کرماشان هاوکار لەگەڵ خانشینکراوانی چەند شاری دیکەیران دژ بە دۆخی خراپی ماعیشەتی خۆپیشاندانیان کرد. بەپێ راپۆرتەکان خانشینکراوانی کەشوەری لە شارەکانی سنە، کرماشان، هەمەدان، ئەهواز، ئاراک و قەزوێن لە ئەزدۆخی خراپی ماعیشەتی و بە یەخنەزانی بەرپرسانی ڕژیم بە کێشە و گرفسەکانیان ناڕزایەتیان دەربڕیوە. خانشینکراوان خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی یەکسانسازی و جابینکردنی بیمەی جەرمانی بوون. لە سێدارەزانی سێ بەندکراوی کورد لە زیندانی کەراج بەیانی سێشەممە 21 سەرماوەزی 1402 حکمی عەزامی سێ بەندکراوی کورد بەناوەکانی ئەمین زاکری کاکاوەند خەڵکی هەرسین، خەلیل ئابادی خەڵکی کەنگاوەر و حەمید ئسماعیلی خەڵکی نوراباد لە زیندانی ناوەندی کەراج جێبەجێکرا. بەپێ راپۆرتەکانەوە سێ بەندکراوە پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار مامادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئەعدام مەحکوم کرابوون. شاینی باسەکە هەواڵی لە سزاریدانی ئەو سێ بەندکراوە هێشتا لە مەدیەکانی ڕژیم بڵاو نەکراوەتەوە. وەرگرتنی خەڵاتی سەخارۆڤ لەلایەن محەممەد ساڵاح نیکبەخت پارێزەری بنەماڵەی ئەمینی ڕۆژی سێشەممە 21 سەرماوەزی ساڵی 1402 خەڵاتی ساڵی 2023 بۆ ئازادی بیرکردنەوە ناسراو بە سەخارۆڤ لە پەرلەمانی ئەوروپا بەخشرا بە ژینە ئەمینی و بزوستنەوەی ژن ژیان ئازادی و خەڵاتەکە لەلایەن محەممەد ساڵاح نیکبەخت پارێزەری بنەماڵەی ئەمینی بە نوێنەرایەتی مۆژگانی قسەخاری دایکی ژینا وەرگیرا. بەرە بەیانی ڕۆژی شەممە 18 سەرماوەز بنەماڵەی ژینا ئەمینی بڕیار بوو بۆ بەشاریکردن لە ڕێڕۆسمی پێدانی خەڵاتی سەخارۆڤ لە پەرلەمانی ئەوروپا بۆ فەرەنسا گەشت بکەن، بەڵام هێزەمنیەکان لە فڕۆکەخانەی خۆمەینی تەران ڕێگریان لە بنەماڵەی ئەمینی کرد و دەستیان بەسەر پاسپۆرتەکانیان دەگرت. لە کاتی وەرگرتنی خەڵاتەکە ساڵاح نیکبەخت پەیامی دایکی ژینە ئەمینی خوێندەوە کە بەشێک لەو پەیامە بەم جۆرەیە: ژینە بەواتای ژیانە، ئەو کە ناوی سمبۆلی ئازادیە و خەونی ڕزگاری لە کوردستانەوە بۆ تەواوی ئێران و جیهان بڵاو کردەوە، بێتاوان گیانیان لێ ئەستاند و ئەوەیان زانی کە بە ئەستاندنی گیان لە جەستەی دەتوانن ڕێگەی لێ بگرن، بەڵام نەیان دەزانی کە لە خەڵۆزی ژینە ڕۆحێک هەڵدەستێت، باڵ دەکێشێت بەسەر ئێراندا و دەبێتە ئیلهامێک بۆ ڕۆژهەڵاتی نێوەڕاست. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری نەوسود ڕۆژی سێشەممە 21 سەرماوەزی 1402 کۆڵبەرێکی خەڵکی پاوە بە ناوی فەردین بە چەقەی هێزەکانی ڕۆژیم لە سنووری نەوسود بریندارکرا. بەپێ راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی سێشەممە کۆمەڵێک کۆڵبەر لە سنووری نەوسود کەوتونەتە بۆ سە هێزەکانی ڕۆژیم و ڕاستەوخۆ چەقەیان لێکراوە. لە کامیۆ هێرشەجا کۆڵبەرێکی خەڵکی گوندی بە لەبزانی سربەشاری پاوە بە ناوی فەردین لەلایەن لاقیەوە بە سەختی بریندار و ڕۆوانەی نەخۆشخانەکراوە. سازبوونی مەترسی لەسەر گیانی قوسابیانی گوندی تاڵەوەران لە شوێشە بەپێ هەواڵە گەیشتوو ئامۆزش و پەروەرشی سنە پاش 43 ساڵ مەدرسەیەکی لە گوندی تاڵەوەران لە شارۆچکەی شوێشە ساز کردووە کە نزیک لە جەکەڵی فشار قەویە و مەترسی بۆ قوسابیان دروست کردووە. بەوتێ هاوڵاتیان ئەو قوسابخانەیە تەنیا 2 میتر مۆدای لەگەڵ دەکەڵی فشار قەوی بەرقەیە و ئەگەر بۆ شوێنێکی دیکە نێگوازنەوە ئەو مەترسی لەسەر گیانی قوسابیان دروست دەکات.
هاونیشتمانیان دەڵێن چەند جار سەرزانی ناوەندە دەوڵەتیەکانیان کردووە بەڵام هیچ وەڵامێکیان وەرنەگرتووە و ئامۆزش پەروەرش پارێزگای کوردستان هیچ بایەخێک بە تەندروستی قوسابیان نادات. گواستنەوەی $100 ڕەسوولپوور بۆ زیندانی بۆکان. ڕۆژی دووشەممە 20 سەرماوەزی 1402 هاوڵاتیەکی خەڵکی بۆکان بە ناوی $100 ڕەسوولپوور پاش بانکێش بۆ زادگای ئیجرای ئەحکام دەست بەسەر و بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی و ڕەوانەی زیندانیەوە شارەکرا. $100 ڕەسوولپوور 30 سەرماوەزی 1401 لە ڕەوتی شۆڕشی ژینە لە شاری بۆکان لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر و ڕۆژی 13 بە فرانبار بە دانانی وەسێقە ئازاد کرا. ناوبراو لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی تێگەزانی یاسایشی گشتی بە 9 مانگ بەندکران مەحکوم و ڕۆژی دووشەممە 20 سەرماوەزی 1402 بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی دەست بەسەر و ڕەوانەی زیندانیەوە شارەکرا. درێژە مانگرتن و کۆبوونەوەی بازاڕیان لە بەندەرگەنەوە. ڕۆژی سێشەممە 21 سەرماوەزی 1402 بازاڕیانی بەندەرگەناوە بۆ 22 هەمین ڕۆژی بەردەوام دەست بە جێبەجێ نەکردنی خواستەکانیان مانیان گرت و لە ناوەندی شار کۆبوونەوە. بە پێڕاپۆرتەکان بازاریان و خاوەن لەنجەکانی بەندەرگەناوە خوازیاری تەرخیصی ئەو کەلوپەلانە بوون کە پێشتر هاوردەیان کردووە. نەڕازیان لە کۆبوونەوەکانیاندا بە وتنەوەی دروشم خوازیاری هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ قەدەغەی هاوردەکردنی کاڵا و چاکسازی لە بواری ژیان و معیشەتیان بوون. دەست بەسەرکردنی چالاکێکی سنفی فەرهەنگیان لە پارێزگای فارس. ڕۆژی دووشەممە 20 سەرماوەزی 1402 ڕوحۆڵڵا گەرگوشە خانەنشینی فەرهەنگیانی شارستانی مەمەسەنی کە پێشتر حکمی جەلبی بۆ جەرکرا بوو لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر و ڕەوانەی زیندانی شیرەپساری نوراباد کرا. بە پێڕاپۆرسی شۆرای سنفی فەرهەنگیانی یاران ڕوحۆڵڵا گەرگوشە لە چالاکانی سنفی فەرهەنگیانی شارستانی نورابادی مەمەسەنیا کە بەردەوام لە کۆبوونەوەی معەلیماندا بەشداری کردووە. ناوبراو ساڵی ڕابردووش بەهۆی جەربڕینی ناڕەزایەتی لە ئاست ژاراویکردنی قوسابیان دەست بەسەر کرابوو. گوشاری حکوومەت بۆ سەر هاوڕێیانی ئارمیتا پاویر لە زانکۆی مەزەنی تەورێز. بەپێ راپۆرتی شۆرای سنفی خوێندکارانی یاران چەند کەس لە هاوڕێیانی ئارمیتا پاویر لە زانکۆی مەزەنی تەورێز بە بیانووی ئەوەی کە پەیوەندیان لەگەڵ ئەو چالاکە خوێندکاریەدا بووە لە خاپگا جەرکراون. لەو راپۆرتەدا هاتووەکە کارمەندانی حراسەتی زانکۆی مەزەنی تەورێز لەو اختیاراتەی کە لە ناوەندە ئەمنیەکانیان وەرگرتووە خوێندکارێکە لە بزووسنەوەی ژنجیان ئازادی بەشداریان کردووە دەخەنە ژێر گوشار و پارەیان لێوەرزەگرن و ئازاریان دەدەن. بە پێزانیاریەکان تا ئێستا چەند خوێندکار لە مافی خاپگا بێبەشکراون و ناچار بوون بگەڕێنەوە شارەکانی خۆیان. ئەگەری لە سێدارەزانی قوربانیەکی هاوسەرگیری منداڵی لە زیندانی قەرچەک. بە پێ راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ بڕیارە حکمی عەزامی سەمیرا سەبزیان لە قوربانیانی هاوسەرگیری منداڵی بەیانی چوارشەممە لە زیندانی قەرچەکی وەرامین جێبەجێ بکرێت. سەمیرا سەبزیان لە تەمەنی 15 ساڵیدا بە زۆرە ملێ ناچەر بە هاوسەرگیری کرا و لە ساڵی 93 هەساوی لە حاڵێکدا تەمەنی تەنیا 19 ساڵ بوو بە تۆمەتی کوشتنی هاوسەرەکەی دەست بەسەر و بە عەزاب مەحکوم کرا. ئێستا پاش 10 ساڵ بەندکران بڕیارە بەیانی چوارشەممە سزای لە سێدارەزانی لە زیندانی قەرچەکی وەرامین جێبەجێ بکرێت. دووە هەواڵ کۆبوونەوەی دژبەرانی شەڕ لە بەردەم کۆنگرەی ئەمریکا. ڕۆژی دووشەممە 20 سەرماوەزی 1402 کۆمەڵێک لە دژبەرانی شەڕی نێوان حەماس و ئیسرائیل لە بەردەم کۆنگرەی ئەمریکا کۆبوونەوە و خوازیاری ڕاگررتنی شەڕ و ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەی بوون. بە پێڕاپۆرسەکان ناڕازیان بە دروشمی چەکەکانتان هەر ئێستا بێجەم بکەن خوازیاری ڕاگررتنی شەڕ و ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەی بوون بەڵام هێزەکانی پۆلیس هێرشیان کردە سەریان و چەند کەسیان دەست بەسەر کرد. خۆپیشاندەران هەروەها بە هەڵزانی قماشی ڕەش و پلاکارد خوازیاری کۆچایی هێنان بە پشتیوانیەکانی ئەمریکا لە دەوڵەتی ڕازگەرای ئیسرائیل بوون.
بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئەسپ بن.